پێشبینی دەکرێت ساڵی 2016 ساڵێکی زۆر قورس بێت بۆ کەرتی نەوت و کۆمپانیاکانی وزە و ئەگەری ئەوەش هەیە قەیرانەکە لە ساڵی 2017دا بەردەوام بێت لا کۆبوونەوەی ئەم هەفتەی هیوستندا کە بە ئامادەبوونی زیاتر لە 2800 شارەزای کەرتی نەوت بەڕێوە دەچێت زۆربەی بەڕێوەبەری جێبەجەکاری گەورە کۆمپانیاکانی نەوتی جیهان هاوڕابوون لەسەر ئەوەی کە ئەم ساڵێکی قورس دەبێت و هەندێکیان پێشبینیان کرد گرفتەکانی کەرتی نەوت لە ساڵی 2017دا بەردەوام دەبێت و هێشتا کاتی ئەوە ناتۆ باز لە هاوسەنگبوونی بازاڕی وزە بکرێت. لە مانگی نیسانی ساڵی 2015دا گەورە کۆمپانیاکانی جیهان پێشبینیان دەکرد نرخی یەک بەرمیل نەوت لە دەوروبەری $60 مامەڵەی پێوە بکرێت، بەڵام داشکانی نرخی نەوت بۆ نزیکەی $30 هەمووانی تووشی سەرسوڕمان کرد. هاوکات کۆمپانیای IOG پێشەنگ لە بواری نەوتی بەردیندا ئەوەی ئاشکرا کردووە لە ساڵی 1986ەوە بازاڕی نەوت داشکانی وا گەورەی بەخۆوە نەدیوە و پێشبینی دەکرێت ژمارەیەکی زۆر لە کۆمپانیاکان مایەپووچ ببن بە تایبەت لە کەرتی نەوتی بەردینی ئەمریکا و لە سەرەتای ساڵی 2015ەوە 40 کۆمپانیای وزەی ئەمریکا مایەپووچ بوون. سەرڕای ئەو هەموو گرفتانە زۆربەی کۆمپانیا گەورەکانی نەوتی جیهان پێشبینی دەکەن بازاڕەکان بە چەند قۆناغێک هاوسەنگ ببن و کەرتی نەوتی بەردینی ئەمریکاش گورزێکی کاریگەری بەربکەوێت.